پیرۆزە لە هەندەرانی عێراق، پیرۆزە لەو کەسەی کە حەزەکە عێراق لە مۆندیال ببینێ، پیرۆزە لەو کەسەی کە حەزەکە یاریزانە کوردەکان لە عێراق ببینێ. هەڵبژادەی عێراق بانجامی 2-1 توانی سەرکەوێ بۆ مۆندیال و لە بۆلیڤیا بباتەوە. ئێستا عێراقیەکان جۆش و خرۆشێکی زۆر گرتویانە و شەقامەکانی عێراق بەرناکەوێت لە خۆشی هەندەرانی عێراق و هەروەها ئەگەر بیبینن تێبینی بکەن پەیامنێرمان لە بەغات بزور محەممەد تەنانەت لە کاتی گۆڵەکانیشا بینی کە هەندەرانی عێراق لە خۆشێکی زۆران و لە ڕەفاهاتێکی زۆران و هەروەها ئێستاکە شاقامەکانی عێراق بە تەواوەتی ڕژاوە لە خەڵکو لە خۆشی سەرکەوتنیان بۆ مۆندیال. هەڵبژادەی عێراق لە دوای 40 ساڵ لە ساڵی 1966ەوە سەرکەوتووە بۆ مۆندیال کە ئەمە ڕقمێکی زۆرە، یعنی ماوەیەکی زۆرە، فترەیەکی زۆر گەورەیە کە عێراق نەیتوانیوە سەرکەوێ بۆ مۆندیال. ئەمڕۆ ڕۆژێکی زۆر خۆشە بۆ عێراقیەکان و بۆ ئێمەی کورد ڕۆژێکی زۆر خۆشە بۆ ئەوی کە یاریزانە کوردەکانمان ئەبینین کە لە عێراق سەر ئەەکەی بۆ مۆندیال لەگەڵ عێراقە ڕوبەڕووی ئەستێریوەک و هالاند دەبنەوە، ڕوبەڕووی ئەستێریوەک مپاپیە بنەوە، ڕوبەڕووی ئەستێریوەک سەیدیۆمانیە بنەوە. ڕاستە کۆمەڵەکەی قورسە، بەڵام ئەوەشمان بیر نەچێ ئێمە ئاکام هاشمە بینین ئەستێرە یاریەکەی ئەم شەو با بڵین ئاکام هاشمە بینین سیراعەکە شانبەشانەکە لەگەڵ هاالاندا لەگەڵ مپاپیە ڕەنگە لەوێش ئاسی خەیاڵی پێشکەشکە وەکو خەونێک خەونی کوردیش هاتوۆتە دی لە سەرێکی ترەوە نەوەکو هەڵبژاردە، بەڵام وەکو یاریزان کە ببینین بەرامبەر بە ئەستێرە عالەمیەکان ئاستی خۆی پیشان با خۆی عرزکات. ئەچمە لای میوانەکەم لە دوای یاریەکە مامۆساوکار یەکسەر باسی باڵە کرد و عێراق گۆڵی دۆمی لە باڵەکانەوە کرد. ڕاستەکەی پێم بڵم خوێندانە لە کوێ هێنی وڵی سەرەتا حەزەکەم پیرۆزبایی لە عێراق و خۆشمان بکەین بەڕاستی چووکە ئێمە بەشێکین لە عێراق و یاریزانە کوردەکان ئاسێکی بەرزیان پێشش کردەوە بۆ پێروزبایی لە خۆمانەکەین سەرەتا چونکە بەڕاستی وڵات ئێمەش کوردستان هەرێمی کوردستان بەشێکین لە عێراق و بەشان نازیەوە بەڵێ بەدڵنیایەوە کاک ڕێڵگیانباسی ئەومان کردی ئێمە عێراق ئەگەر لاکان بەکار نهێنێ ناتوانێت گۆڵکات چونکە تۆ بتێ گۆڵکەی هەوڵی لە ناوڕاستەوە لە ناوڕاست دەبوو ئەبێ بیگۆڕی تۆپی بەرزی تۆپی نزمی بە تۆپی وەستاوە ئەم هەموو ئەوێ بەکار بێنین ئەمانە هەمووی با بڵین کەرەستەیە بەکاربێنە کاتی یاریە بۆ ئەوەی بتوانی تەکتیکی بەرامبەر بشکێنی بۆیە بەڕاستی توانیان عێراق بە یاریەکی باش و ئەتوانم بڵێم بە عەزیزار بە یاری فەردی بوون بە ئاگایەکی تەواو بە ئاگایەکی تەواو مەگە گۆڵەکان برادران حاڵەتەکەمان خەنە سەری گۆڵی دووەم کاتێک کە لای باڵی ڕاستەوە ژمارە 21 کە هەڵە نەبم مارکۆیە مارکۆ لێەوە تۆپێک هەڵەتە ناوە زیرەکی ئەوە سەرەتا شەوە کاگرەوز شاباسمان کرد لە ئەیمەنەوە تۆپەکەی ئەیاتێ مارکۆ ئەڕوا ئەیمەن ئەچێتەوە دواوە ئەیمەن عاقڵە بێ بە ئاگایەکی تۆ بە عەقڵێکی گەورە لە دواوە ئێتە دوای گۆڕێ خۆی هجوومە بێ وابێ ئەبێ شوێن بگۆڕێ ئەبێ لە فرسەتە 150 لێرە 150 لە پێشەوە بۆیە لە 150 هێنێتە دواوە هەمویان دواتر مێشی ئەوانە خێنێتەوە کە ئەوانێتە دوا ئەیمەن هاتوو دوایێتە پێشەوە گۆڵەکە تۆمارەکە بەڕاستی لێرە بەرگریکارەکان دوو بەرگریکارن چاودێری تەواوەتیان چانە سەر تۆپەکەی تۆ ئەیمەن لێرە تۆ یەکێ لە دواوێ تۆ بۆیتە دوا ئەو دیفاعی کە لە بەردەمەوە یێتە دواوە هەنگاوێ بۆی زانین ئەیمەن لە دواوێ ئەبێ بزانێت کە یاریکەرێکی کەشی لە دوایە بۆیە ئەیمەن بە زیرەکی خۆی توانیتی بە دوو ستێپێ دوا و ستێپی پێشەوە هاتە پێشەوە تۆپەکەی ناوە کە ئەمان لە باڵەکانەوە بوو لە باڵەکانەوە دووسی حاڵەتی کەس بە تەمابوون گۆڵی تیا بکەن بەڵام بەداخە گۆڵیان تۆمار نەکرد. ئوستاز بەدەر لەم جەنگی عێراق و بۆلیڤیا جەنگێکی تری بازرگانی تیا بوو حەزەکەی ئاماژەیەکی پێ بێ بەبێ جاکۆ و ماسانە وەڵا هەر جەنگی ئەوەش سپۆنسەرەکان ئەگەر سێری لۆگۆکان بکەی ئەوە هەڵبژاردەی بۆلیڤیایە کە سپۆنسەرەکەی ئیمارەتانە ئەمەش لێرە جاکۆی عێراق ئێستا جاکۆ بەدەگبن لە جامی جیهانی نەک تەنها عێراق سەرکەوتووە جاکۆ سەرکەوت بە جامی جیهانی ئەمەش دوو سپۆنسەری گەورەیە کە بەڕاستی لە جیهانی وەرزشی یا تۆپی پێ کە جامی جیهانی ببینن جاکۆش جامی جیهانی ئەبینێ حسابی عێراق بەڵێ مەمەرجێ عێراق بۆی تازە کاتەوە لە جامی جیهانی بە جاکۆ یاریکە چونکە دەنگۆیەکی وا هەیە کە ئەدیداس بێتەوە سپۆنسەر ئێستا ئەدیداس دێتە پێشەوە کۆمپانیەکانی تریانە پێشەوە عێراق تەمسیلی عێراقکان لە نوێنەرەتی عێراق کێ تەمسیلی عێراقە ئایا ئەدیداس جاکۆ بزانە کۆمپانیای کەچێتە پێشەوە بۆ ئەم سەرکەوتنی عێراق بەڕاستی سەرکەوتنیەکی مەزن بوو چ بۆ موێژی عێراق چ بۆ داهاتوی عێراق چ بۆ لالیگای عێراقی بەڕاستی کە دەوری با بڵێن ئەستێرەکانی عێراقە بەڕاستی ئەمە ڕنگدانەوەی ئەو 4 ساڵی پێشووە کە عەدنان دەرجال و یەکی تۆپی عێراق پلانیان بۆ دانا کە پاڵپشتی حکوومەتی عێراقی بەڕاستی حکوومەتی عێراقی پاڵپشتی ئەم تیپەی کردووە من ئەڵێم ئێستاش ئەڵێم لە ڕێی کوالیتیەوە و کوالیتیە نین بەڵام ئەو
پشگیری مادی و معنویە بەڕاستی وای لێکردن کە بگەن ئەم ئاستە و کە بتوانن پێشکەشکەن ئەو یاریە جوان پێشکەشکەن ئەو سێرمان کرد یاریەکە لە ڕووی لیاتی جستەیەوە یازانن عێراق زۆر لاواز بوون یعنی بۆ نمونە 5 تەبدیلەکەی بە تەواوی کرد و یاریکەرەکان پیان نەما بەڕاستی کشانە دواوە خۆ یاری تۆ پێش وایە کە تۆ گۆڵ لە دواوە کشیتە دواوە لەبەرەوەی کە گۆڵە لێ نەکرێت چونکە تۆ بێ سیستەمی بەرگریت زەبط اینجا دواتر باشمەی بە هێرشی هەڵگەڕاوە بتوان گۆڵەکان تۆمەرە کە عێراق بەم شێوە توانێتی گۆڵ تۆمارکە ئەتوان خاڵێکی کەش بڵێ کاگەر بە ئاگابوون یاریکەرەکانی عێراق زۆر بە ئاگاون تەرکیزێکی تەواوەتی ئێستا حاڵەتی دووەم ئەگە برادەران حاڵەتی گۆڵچێکەشمان بۆ بێن لەسەر شاشەکە حاڵەتی گۆڵچێکە ئەبینی گۆڵچێکەکە لەو کاتەیە لە دوو حاڵەتە یەکیان لەو حاڵەتەیە کە تۆپەکە خەنێنە زۆر بە ئاگا بوو یەکیان شوتەکە ئاکەن و بۆ لای گۆشەی گۆڵپارێز کە گۆڵپارێز خەری و بێتە گۆڵ یعنی وەلو تۆپەکەش 100% ناچوێ گۆڵەوە بۆیە بە ئاگابوون یاریزانان لە هەموو کاتی یاریەکە زۆر گرنگ بوو و بەڕاستی ژمارە 7 توانیان کۆنتترۆلی بکەن کە زۆر جار لە باڵی ڕاست چاپ میرخاست ئیشی خۆی کە بەڕاستی من ئەتوانم بڵم یاریکەرەکان هەمووی بە شێوەیەکی گشتی تیایە نەبوو بڵێ ئەم یاریکەرە خراپ بووە بەڕاستی هەمووی باش بوون ئەها سێرێکاوی باش بوو نەتیجی ئەبێ ئەگە کوالیتەکەش باش نەبێ بەڕاستی تۆ بە تۆکمەی یاریکەی بەکەم خۆ یاری تۆ پێ دووشتە کەمترین هەڵە قۆزینەوەی ئەو هەلانی کە بۆ دیێ عێراق ئەو تۆپی کە بۆ قۆزی و تاو گۆڵێکم من خراپ بوو بەڵام یەک تۆپی بۆ هات گۆڵی خۆی کرد ئێمە دوو هێرش بەرمانە حەمادی لەگەڵی ئەیمەنە هەردووکیان تۆپی خۆیان بۆ گۆڵی خۆیان کرد سەرای خراپی خۆیان کرد کە پێشیان ناما داوای تەبدیلیان کرد گۆڕانکاری کرا چونکە بەڕاستی هێڵی هێرشبەر کار دوو هێرشبەرەکە لە پێشەوە 4-4-2 ئەمە شتێکی باشە لە سەرەتاوە و بێ عێراق ستایلی گوێرەکەی گۆڕی ئەوەی بوو گۆڕی لە تەنیشتەکانەوە بەڵام بە سیستەمی بەرگری عێراق بە تەواوەتی توانیتی بە تۆکمەیی بۆ نمونە وەکو پارچەیەک ئاوا بوسۆڕێن لە بەردەم ناوچی سزا بۆ ئەوەی نەتوانن ئەو بینە دروست بێت و گۆڵ لێ تۆمارکەن ئەوە بوو کە ئاکام وەکو دیوارێکی پۆڵاین بوو هەر شووتێ لە ناوچی سزا بکرایە ئاکام پەرپەرچەیە پێشی بگاتە گۆڵ پارێز بەڕاستی ئەتوان بڵم گۆڵ پارێزش باش بووە تەبدیلەکانش لە شۆنی خۆیان بووە کە تەبدیلی کە کردی مارکواتەنەوە گۆڵی دروست کرد یعنی بەڕاستی عێراق ئەتوانین بڵێن وەکو یاری یەکێما بەدڵ نەبوو ڕاستی بەڵام وەکو تەصنیف لە تەصنیفا چەنە لە ڕیزبەندی 50 شتێکە 50 لە بۆلیڤیا هەفتە ئەتوانین بڵین تەصنیفی فیفا دادپەروانانە بوو عێراق توانیتی بیباتەوە لەم حاڵەتەیە بەڵام وەکو یاری عێراق پێویستە ئەزمموی زیاتری هەبێ لە ڕووی لاتی جستەیەوە لە ڕووی تەکتیکەوە لە ڕووی بە ئاگابوونی زیاتر ئەمە زۆر باشە ئەو حاڵەتە یەخە لە دروست بوو جێم یەکەم ئاگاتانەوە پاسەکە دراو لێەوە گۆڵەکە ئەنجام یعنی تەنها یەک خەلەل یەک بۆشایی دروست بوو گۆڵەکە دروست بوو بۆی ئەتوانین لە پێش یاریەکە بەردەوام لەسەر حەزەکەم لەسەر گراهام ئارنۆڵدیش قسە بەردەوام لەسەر خودی گراهام ئارنۆڵد کۆمەڵێک نیشانەی پرسیارە بوو کۆمەڵێک قسە هەبوو هەتا ئەو ڕاپرسیارەی کە ئێمە تەنان لە پەیجی خۆمانە ئەمان کرد زۆربەی ئەیوێت دوو بەیەک بۆ بۆلیڤیا سێ بەیەک بۆ بۆلیڤیا یعنی سیقە نەبوو بە عێراق بەڵام بینیمان عێراق وانە بوو عێراق توانی 20 سەلمێنێک کە ئەتوانێت لە بۆلیڤیا بڕێتەوە توانێت نە گۆڵێ دوو گۆڵیشی لێ بکات یعنی کاتیەوە ناتودانێک بە گراهام ئارنۆڵدا بڵێ کە ئەم یانەی گۆڕی ئەماژاردی گۆڕی بوو وەکو ڕاهێنەر من گومانم نییە کە تەنها ڕاهێنەر شایستەیە بۆ عێراق من پێم وتی لە سەرەتای بەرنامەکەشەوە عێراق پێویستی بە ڕاهێنەرێکە کە بتوانێت هەستەکانی یاریزانەکان بناسێ لێ ڕوحەتەکە بزانێ و یاریکەرەکان لە دەوری عێراقا ئامادە بووە ئەم پیاوە ئامادە بووە لە یاریەکانی خولی عێراق ئەستێرەکان عێراق بینیوتی یاریزانی عێراقی چی پێویستە چۆن ئەزوڵێنرێ یعنی ئەمانە تەواوە بەڵام خۆی یاری ناکە لە یاریگە لە یاریگای جار وایە هەڵەیەکی چەند یاریەکی ئەوزەم ئەگە هەڵ نەبم لەگەڵ یاری ئوردن بوو یەکەم سەرەتای یاریەکە یاریزانێکی تەرد کرا بۆ هەڵەیەکی زەق بوو یاریزان تەرد کرا ئیبراهیم بایش ماوەی یاریزانی ئەساسی ماوەی داینیشان وای لێ کرد ئەمڕۆ بتوانێت لە ئاستێکی باش پێشەشکە بتوانێت ئاکام بەم شێوەیە ببینێ ئاکام بێت حاز بێت یاریەکانی تر بێ ئاماری بێ هەمووی ئەمانە یاریەکانیان بینرا و هاتووە شاشی لەگەڵ یا بۆ تەمەنێکی تیای پێڵە ئەنەلایزەری پێڵە ئەنەلایزەر ئەوەیە کەسێکە لەگەڵ ستافەکە پێڵێ ئەم شوێنە لەو کاتەیە کە تۆ لێرە بۆ لێرە بیت بە ئاگابی پێشی بچتێوێ سری ئەم لەولای خۆتکەی ئەمە خەلەلەکەی تۆ کێشەکەی تۆ لێرەیە بۆیە بەڕاستی ئارنۆڵد بەڕاستی توانین بڵین شتێکی جوانی پێشکەش بە عێراق کرد
ومن ئەتوانم بڵێم تا 4 ساڵی داهاتوو عێراق نەک لەسەرەمە ئیشێکی تەواوەتی لەسەرەکە و عەقدەکەشی بۆ تازەکەنەوە ئەمەش لێرەش لە کەناڵی ڤاری خۆشەویست ئەمەش بڵێن عەدنان دەرجال جارێکی تر بەبوونی ئەم سەرکەوتنەوە متمانەی 4 ساڵی داهاتوو زمانەکە بەڕاستی ئەگەر دادپەروەر بێ ساڵی ژانی شتێکی دانسقە و گەورە و دەگمەنە 100% یعنی بەڕاستی حکوومەتی عێراقی تەواتی پشگیری عەدنان دەرجالەکە عەدنان دەرجال لەوا چێ بڵێ من تەوا وازێن استیقالاکەم ئەشیکە ئەو هەنگاوە ئەکاڵێ من تەواوی من بەستم بۆ عێراق بگەمە جامی جیانی وازێنێ مەبێ ئەوە بەرپرسانی حکوومەتی عێراقیە وای لێ بکەن بێڵنەوە چونکە عەدنان دەرجال لە سەرەتاوە نیازی ئەوە هەبوو کە بێتە ڕێکێتی تۆپی ئاسیا سەرۆکی تۆپی ئاسیا بۆیە بەڕاستی سەرکەوتنی و هەڵبژاردننی عێراق سەرکەوتنی یاریزانانی کوردانە سەرکەوتنی یاریزانانی کوردانە سەرکەوتنی یاریزانانی عێراق ئەگەر هەمت باتایەت هەڵبژاردننی عێراق ئەو یاریزانە کوردانی نهێناتە ڕیزەکانیەوە بەوەی کە ئیش بەڕاستی ئێمە ئەڵێن دادپەروانە ئیش باسیکەین کە یاریزانە کوردەکان دەورێکی باڵیان هەبووە و ئەو ڕەگەزپەرستیە ڕووینەیە و ئیشان بەوە نەکردەوە شتێکی زۆر باش و تایبەتی ئەرنۆڵ کە یاریزانەکان خۆی اختیاری کردووە و بە ئیشێکی جوانیان کردە بۆیە هیوای سەرکەوتنیان بۆ خوازیێنە خۆناغی داهاتووە لە خۆناغێکی قورسە بێ بەڵام سەرکەوتنی عێراق خۆی ئۆتۆماتە سەش ئەبینین ئاکام لە ڕاستەوخۆیە ئاڵای کوردستانش بەرزەکاتەوە وەکو هەرێمی کوردستان ئەوە شتێکە خۆشە چ بۆ کوردستان چ بۆ عێراق لە ناو یاریگای لە مەکسیکا بەڕاستیەوە ئێستا من ڕاستەوخۆ ئیشەکە ئەبینم بۆیە بەڕاستی هەستێکی خۆشە من وەکو خۆم متمانم بە عێراق هەبوو وەکو ئەوەی سەرکەوێت دوای 40 ساڵ ئەرنۆڵ بەڵام متمانم نییە ئێستش بە یاریکردنیە بەڕاستی پێویستیان بە ئیشی زۆر هەیە بەڕاستی ئەم دوو مانگە پێویستی بە ئیشی باش هەیە بە تایبەتی بە ئاگابوون یاریکردن بە شێوەیەکی کۆمەڵ لە ناوەشەوە و نەک تەنها تۆ ئەدیماتکی دەسەر ئەیمن و حەمادی ئەبێ یاریکەرەکان ببێنەوە تا خولێکی هەش نەبێ هەشتا بەردەوام لە یاریکردن نەک لە خولێکی 50 داوی بەدلکەن بەڕاستی ئەمە خەلەلێکی گەورەیە جارێکی پیرۆز بێ لە هەڵبژاردننی عێراق ئوستاز لە پێش یاریەکە ئەوترا با بڵین خۆی ئەمەش مفاجەیەکی ترە دروست بوو یاریەکە لە مەکسیکە بۆ بۆلیڤیا خۆشترە بەڵام بینی ماهاندەرانی مەکسیک بوون ماهاندەری عێراق ئەم هەستە چۆنە لە سەنگێنی تێکەڵبوونی هاندەری مەکسیک و عێراق یعنی ئەبێ هەڵبژاردننی عێراق سوپاسی مەکسیکەکان بکەن بەڵێ خۆی بەڕاستی سوپاسکردن ئەوە شتێکی جوانە و هەڵبژاردننی مەکسیک ئەوەی ئاگدار بووم ڕایگەیان بوو کە ئێمە پشتگیری هەڵبژاردننی عێراقەکەین بۆ حکومەی کە نەگەڵ بۆلیڤیا تۆزێ لە ڕووی سیاسەتەوە کێشەیەکیان هەیە بەڕاستی ئەمە شتێکی چاک بووە ئەو ئەگە هەڵە نەبم ساڵی 86 وابزانم تەنها گۆڵی عێراق لە جامی جاری 86 لە مەکسیکی کرد ئەگەر هەڵە نەبم نازانم ئەگەر هەڵە نەبم لە مەکسیکی کرد بەڕاستی بۆی عێراقیەکان مەکسیکەکان عێراقیەکان ئەناسن و پێشیان خۆش بە گۆڵیان لێکرا بەس عێراق دۆڕا لە هەموو حاڵەتێ بەڵام تێنێتەوێ بەڕاستی عێراق لە مەکسیک یاریکی بێتەوە ئەزانم دڵیان بە مەکسیک خۆشە بێت بەناوی مەکسیک خۆشە بێت وەکەوەی کە لێەوە سەرکەوتو بەڕاستی و ئەوان پشگیری تاوەتیان کرۆ بینیمان ئێستش دوای یاریەکە و پێش یاری و لە کاتی یاریەکە هەندەری هەڵبژاردننی عێراق اختصاصەکەی خۆت هیچ تێبینێکی زەق ئاشکرا هەبوو لەسەر ناوژیوان ناوژیانی لاوەک بینیمان زۆر واریش هەوازم هە بەکار نەهات هەڵەنم هیچ تێبینێکت نووسیوە لەسەر ناوژیوان کارتێکی زەردی زەق بێ هەڵە بێ حاڵەتێکی نەگرت بێ حاڵەتەکان کە بینیم بەڕاستی ینی ئەتوانم بڵێم جگە لەوەی ئەیمن کە پێویستەکە یەکەم حاڵەت کاتی زەر بووە ئێمە ناکرێت سەریەک حاڵەت بکەین بە هەموو حاڵەتەکانیەوە کارتەکانی لە شۆنی خۆیان بوو و بوونی حکەمەکە لە شۆنی خۆیان بوو کارتی سووریشی نییە کارتی سووری نیە ئەمجارە ڕەحمی کرد بەڕاستی بازم یاریکەری هەڵبژاردننی عێراق نازانم کامیان بوون کە بە قاچی بزانم هەڵە نەبووم پێی بۆ یارزانی هەڵبژاردننی بۆلیڤیا برد ئەوە بووە مەسەلەن کارتە زەردەکیە ئەترسانی لەوەی بگاتە سوور ئەوە کاتێ بێتە سوور کە قاچ بە تەواوەتی لێشکا و قوتێکی تیاوێ بۆیە حاڵەتەکە ناوبژیوان نەگەڕایەوە ڤار و من ئەتوانم بڵێم من ئەوە نیم کە بتوانم دەرەجی بۆ دانێن بەڵام 8.7 وەکو دەیاسای تەقیم و هەڵسانگاننی ناوبژیوان 8.7 کەمتر وەرناگرێت 8.8 نەبێت بۆ یاریەکە ئەوەی بڵێ بەقۆتنیە بەقۆتە چونکە ئەمە سەرکەوتنە بۆ جامی جیهانی یاریەکە بەقۆت تا هیوایە کۆتە ئەمەلە بەڵێ زۆر بەقۆتە و 8.8 و 8.7 نادرێ ئەگەر حەکەمێک بینیارێکی زۆر بەخۆت بێ و هەڵی زەقینەوەی هەڵی زەق چییە لە دانی سزایە پەنارتێک حسێبی نەکردوێ بۆیە دوو حاڵەتی ناوچی سزای تیا بوو کە حاڵەتەکە عیلاقی بەدەم و چاوە بوو ینی با بڵین شتەکە زۆر شتێکی وا بوو هەر تەچێ بوو نەکردە پەنارتی و نەشگەڕایە بۆ ڤار لەبەری ڤارش هەمان ڕێی ناوبژوانیە بوو بۆی ئەڵم ناوبژوان
بەڕاستی ئیڤان بەڕاستی ئەدایەکی باشی پێشکەش کرد و عێراق ئەو نابژوانە بیر ناکات چۆن ئەرژەنتینیەکان یاریگای مۆنتێریش نابژوانی پۆڵەندی بیر ناکەن ئەوش ئەمانش بە دنیای عێراق ئەو نابژوانە قەت بیر ناکەن. ئستاس وەکو ئەمڕۆ زۆرمان ماندوو کردی وەکو کۆتا پەیامی خۆت بۆ ڤار و هەروە کۆتا پەیامی خۆت بۆ یاریزانە کوردەکان چییە لە بەڵێ وەڵام من سەرەتا سوپاسی ڤارێکین جارێکی تر کە هیواداری سەرکەوتوو بێ بەم کارە جوانانیان کە بەم بەیانێ زۆنەگە ستافە جوانەکان هاتوون خزمەتێکی شاری سلێمانی و دەوروبەری و هەموو کوردستان بکەن و عێراقش لامان کاتەوە ئەبینم لە بەغا ماشەڵاتان لێبێ و هیوادارین بابەتی نابژوانیشتان زیاتر بێت و خەڵکەکەش حەزیلەیەکی لەم بابەتە کە منۆکو خۆم لە خزمەتانمە کاتێ پێم بکرێ وەکو یارزانە کوردەکان ئیشەکانیان سەرەتایە ڕاستیە بێ پارێزگاری لەوە بکەن کە ژمارەی یاریزانان چ بە ژمارە چ بە کوالیتی لە ساحەیە وەکو میرخاس و وەکو ئاکام وەکو یاریکارەکان بتوانن پارێزگاری لەو ناوە بکەن تێگەی چۆن بە ئاگابوون واروها ئەمە نەڵێن ئەو یاریزانانە ئیتر ئەمەش بڵێن ینی نەگەر بۆ عێراق بۆ کوردەکان بۆ عێراق لوتیان نەچێتە ئاسمان بڵێ چونێتە جامی جیهانی ئێستش نەشاد ئەکرەم و نەگەن من نەشاد ئەکرەم هەموو یاریزانەکان ئەڵێن ئەو ئاستەی نییە یاریزانەکان وەکو بە تاکی بەڵام بە جەماعی جوانترن قەت ئەوە نەبێت کە لە خۆیان بغرابن یان لە خۆیان متمانیان بەخۆیان هەبێ شتێکی چاکە بەڵام ئەوە نەبێ هیوادارین لە تیپەکانی شاری سلێمانی و هەولێر و دهۆک و هەموو شارەکانی کوردستان یاریکەری باش دروست بێ و ئێستا دروست بووە و بەپی ئەو فێرگانی کە هەیە و یانانانی کە هەیە ئینشاءڵڵا سەرکەوتووە بن و هیوادارین ئاوا ڕێگەش بن بە ئاڵای کوردستان وەکو هەرێمێکی سەربەخۆ کە اعترافی پێکراوە لە عێراق بتوانێت ئاڵای کوردستانش لە پاڵ ئاڵای عێراق لە خۆشی دەربڕین ئاهەنگەکان ئازادی بن بە کوردەکان. کاک دەست خۆش بێ ماندوومان کردی بەخێراتی بەستوری ڤار. خۆشەویستان جگە لە پیرۆزبایی لە هاندەرانی هەڵبژاردە عێراقی چیترمان نەما و هەتا لایڤێکی تر و یاریەکی تر خواتان لەگەڵ.